زیاتر لە مانگێکە شەڕ و ئاڵۆزیەکان بەرۆکی ناوچەکەی گرتووە و بە تایبەتیش کۆماری ئیسلامی ئێران لە هەمووتان ئاشکرایە کە ئێمە دراوسین و وڵاتێکی هاوسین لەگەڵ کۆماری ئیسلامی ئێراندا، بۆیە کاریگەریەکانی لەسەر عێراق زیاترن لە چاو ناوچەکانی تر. دەمانەوێت لە بەرنامەی سۆراغدا سۆراغێک بکەین و پرسیار بکەین بزانین کاریگەریەکانی ئەم ئاڵۆزیانە چین، بە تایبەت لە سەر ژیان و گوزەرانی خەڵک و سێکتەرە جیاوازەکانی ڕۆژانەی خەڵک، و دەمانەوێت بزانین ئەگەر ئەم جەنگە درێژە پێشە کاریگەریەکان بەرەو چۆ دەچن و ڕێگە چارەکان چین و دەبێت هاوڵاتیانی هەرێمی کوردستان چۆن مامەڵە لەگەڵ ئەم دۆخەدا بکەن تاوەکو بە دووربین لە هیچ قەیران و گرفتێک، و هەروەها لەسەر هەندێک لە سێکتەرەکان وەستاوین تاوەکو زانیاری وەربگرین و بزانین هیچ گرفت و ئاستەنگێک هەیە یان بە زمانە سادەکەی خەڵک هیچ قەیرانێک هیچ ئەزمەیەک هەیە. لەگەڵمانە بن لە نێو بەرنامەی سۆراغ تاکو پێتان بڵین کاریگەریەکانی جەنگی نێوان ئێران ئیسرائیل یاخود ئێران ئەمریکا چییە؟ هاتوومەتە یەکێک لەو مارکێتانە یاخود ئەو هەفتە بازاڕانەی کە ڕۆژانە هاوڵاتیان سەردانی دەکەن. لێرە ژمارێکی زۆر لە بەرهەمە جیاوازەکان و پێداویستیەکانی ڕۆژانەی هاوڵاتیانی دەیە. دەمێ بە تایبەتی پرسیار لەسەر نرخی شمەکەکان بکەم، ئایا گۆڕانکاری بەسەردا هاتووە لە چاو ڕابردوو یاخود وەک خۆیەتی. هەروەها بزانم ئەو بەرهەمانە چین کە زیاتر خواستی هاوڵاتیانیان لەسرە لە ئێستادا. کاک فەرمان زۆر سوپاس. حەزەکەم هەندێک زانیاریم بیتێ گفتوگویەک بکەین سەبارەت بەو بازاڕی ئەمڕۆ بەتایبەت لە دوای ئەم ئاڵۆزیانی کە ناوچەکەی گرتوێتەوە. ینی ئێوە بازارێکی گەورن و ئایتمێکی زۆری تیا ناو شوێنەکەتان، نرخەکان چۆنە ئێستا و ئەو بەرهەمانی کە پێویستی ڕۆژانەی خەڵکە بەردەستە؟ بەڵێ سپاس بۆ بەرنامەکەتان. وەکو نرخ لە ئێستا تا ڕادێک نرخەکان بەرز بوونەوە، ئەوش لەبەر دوو هۆکاریە. هۆکاری یەکەم ئەم شەڕێکە لە ناوچەکە هەیە، هۆکاری دووەمیش ئەو باجێک کە حکوومەتی عێراقی سەر شتمەک و کاڵاکان ئەو وای کردو کە نرخەکان تا ڕادێک بەرز بنەوە. وەکو بابەتی شتومەکیش بەڵێ هەموو پێداویستێک هەیە لە ناو مارکێتەکان، چ لە ناو مارکێتەکان، چ لە ناو دوکانەکان و چ لە ناو کۆگاکانیش بەشی پێداویستی هەیە. ئەوەی کە جێی دەستخۆشیشە دەستگا ئیداریەکانە کە بەرچاوڕوونێکی بۆ خەڵک کردووە لە ئێستا کە خەڵکی وشا کردوەوە کە هەموو شتێک لە بەردەستا هەیە، چ پێداویستیەکان و چ بابەتە خۆراکیەکان چ شتومەکەکانیش. کاک فەرمان باسی نرخە کرد، مەنی ئێمە ئایتمێک دەستنیشان ناکەین، بەڵام بە نمونە لە کیسەیەک برنجە چەندێک چۆتە سەر نرخەکەی؟ بەڵێ وڵی بەپێی باجەکەی، ینی جاری وایە بەوەزنیش ئەیگۆڕێ. لەواچی کیسێ برنج 1500 ناری چوو بێتە سەر، وەکو لە وەزنی کەمە، بەڵام لە وەزنی گەورەیە لەواچێت 4 بۆ 5000 چوو بێتە سەر. ئەمیش یعنی شتێکی ڕەمزیە بۆی ئەو بەرزکردنەوەی باج و ئەو شەڕێکە لە ناوچەکە هەیە. مەسەلەی بابەتی کەمبوونەوەی شت یاخود ئەگەر گۆڕانکاری هاتووە بەسەر ڕێژەکەیە لە ئاستێکە کە خوا نەخواستە جێگەی نیگەرانی ئێوە بەیان هەر ئەتوانن پێویستی خەڵک بڕکەنەوە. بەڵێ خۆی بیدایەت لە هەر قەیرانێکە کە دروست دەبێت، چجا شەڕ بێت یان قەیرانێکی ئابووری بێ، خەڵک بە شێوەیەک لە شێوەکان ترس و دڵڕاوشی هەیە. ینی بەجێک ڕۆکاتە دوکان و مارکێتەکان کە ئەزمەیەک یان لۆدێ دروستکات، بەڵام لە دواییە کە ئەزانێ بابەتەکەوانیە و شتەکە هەیە کەم ئەبێتەوە، بازار ئاسایی ئەبێتەوە، ینی ئەو لۆد و ئەزمەیە کەمتر ئەبێتەوە، وەکو خۆی لێتەوە بازار. وڵاوە قسە بوو لە لای من حەزەکەمانی تۆکو کەسێکی بازمون لە ئیشەکە ئەو حاڵەتانەمان زۆرە لە پڕ هاوڵاتی بەلێشا و ڕۆکاتە بازار. ئەنی قسە چییە بۆ حاڵەتە؟ زانی چۆنە خۆی خەڵکی خۆمان ڕابردوویەشی هەیە لەم قەیرانانە، جاگەر قەیرانەکە سیاسی بیان ئابووری بێت، چونکە پێشتر بە بۆنەی هەژاری و دەستکردی بابەتی قەیرانی ئابووری و ناڵانوێتی کە شتێک ڕوایەت بابەتی شەڕ بەیان هاتنی نەخۆشیەک وەکو ڤایرۆسی کۆرۆنا، بیدایەت خەڵک زۆر ئەترسێ دڵڕاوکیەتی شتاکە ڕێپەلاماری شتایە، یعنی لە زیاد لە پێویستە پێداویستی خۆی شتەکڕێ تیادی بەشی مانگ دومان کڕیوێتی، بەڵام ئەوە هیچ شتێک ناگۆڕ، ینی تۆ ئەی دوای ئەوە چێبی، بەڵام دوایی خەڵکە بۆی دەرکەوت پێداویستی زۆرە، شت زۆرە، چ لە ماشێتەکان چ لە کۆگاکان، خەڵک تا ئێستا چۆنەڵی بە جۆرگان وشار بووەتەوە. باشە کاک فەرمان، ئەگەر
ئەم ئاڵۆزیانە درێژە بکێشەیانی کۆگاکانمان بەشیەوە پێویستیان تایە کە بتوانن خواستی خەڵک پڕکەنەوە لە هەرێمی کوردستان. ئەزانی چۆنە ئەمە جاران نییە بۆن ناگەر تۆ ڕێگایك بگری ڕێگایەکی تر هەیە هۆکارێک بگری هۆکارێکی تر هەیە دایم بەشی ئەوە هەیە کە عنی پێداویستی خەڵک پڕکرێتەوە. شتێکی تر پرسیارە بۆ من مەسلەی ئیستیغلالکردنی دۆخەکە و خۆستنەوەی بازار. بەڵێ من خۆشمانی ڕۆژانە ڕۆکەمە و شوێنانی کەش پێویستی ڕۆژانی خەڵکە فرۆشن بێرەشەوە لای لای جەنابیشتانە دێکجار من شتم کڕیوە پێت وایە ینی لە هەرێمی کوردستاندا ئیستیغلالکردن نییە دۆخەکە ناقۆزنەوە فرۆشیارەکان بۆ بەرزکردنەوەی نرخ ئەنی ئەگەر بزانێت برنجێک ڕۆ نەمانە لای خۆی بیەڵەتەوە گلیباتەوە بووی بە نرخێکی زیاتر بیفرۆشێت. هەموو شوێنێک ئەوە هەیە بەڵام ینی زۆرینە نییە بەشێکی کەمینێ ئەویش هەرزوو ینی حکوومەت چۆنەڵی ئاگە وەکو ئەگەداگونا ئەگەدارێکرێت ئەگەدارێکاتەوە و چۆنەڵی ناڵن زیارڕۆی بکرێت یعنی وەکو عام هیچ شتێکی وانە الحەمدولیلا ئێستا مارکێتەکانی ئێستا و دوکانەکانیش چ ڕۆژانە چه هەفتانە چ مانگان داشکات نەکەن بۆی زۆرترین کڕیار سوود لە نرخەکان ببینێ. ینی لە بەرژەوەندی کڕیارە و داشکان ناکەن. بەڵێ بەڵێ بۆی زۆرترین کڕیار چکان دێکجار خەڵک گلیرە و داشکان نەشێ ئەڵێ بۆ نمونە لەسەر شتێک داشکاندنە کە ڕەنگە زۆر پێویستی نەبیان ئەو چوزانم لەوانەیە بەرواری بەسەر چوونەکەی نزیک بیان هۆکار خەڵک تۆزە گومانی هەیە لە داشکاندنەکان. بەشێکی کەم وایە هەنیش زۆر کەم وایە بەڵام ئەوەی کە زۆرینەی ماشێ دوکانەکانەکان بۆ ئەوەی زۆرترین خەڵک سوود لە بابەتەکان و لە نرخەکان ببینێ بۆیە داشکاندنەکە. بەگشتی زۆر خواز لەسەر چی هەبوو لەم کاتی بارودۆخە؟ بەگشتی ئەوەی کە خواستی زۆر لەسەر وێ خەڵک زۆر ئەیکڕی برنج و زەیت و دۆشا و بابەتی وشکەش فاسۆلیا و نیسک. هاتوومەتە ئەلوەی سلەیمانی تاوەکو بزانم نرخی سەوزۆمیوە چۆنە بە تایبەت ئەو سەوزۆمیوانی کە لە کۆماری ئیسلامی ئێرانەوە هاوردەی هەرێمی کوردستان دەکرێت و هەروەها دەمەوێت ئەو دڵنیایش بە وڵاتیان وەربگرم کە گرفت و کەمی ئەم بەروبوومانە دروست نابێت لە ئەگەری بەردەوامی ئەم شەڕ و ئاڵۆزیانەدا. کاک سەروەرجان باسێکی ئەلوم بۆ بکە لەم کاتی شەڕ و ئاڵۆزیانەی کە هەیە نرخی شتومەکەکان چۆنە و ئەو بەرهەمانەی کە لە دەرەوەیان بەتایبەت لە کۆماری ئیسلامی ئێرانەوە بەردەوامە؟ سپاس بۆخوا ئەو بەرهەمانەی کە ئێستا لە عەلوەکای بینی لە 175 ئێمە لە کۆماری ئیسلامی ئێرانەوە هاوردەیەکەین هەتا ئەم دەقەی هیچ شتێکمان نیە. زیاتر چینەوە بەرهەمانەی کەیەن؟ ئەو بەرهەمانەی کە دێن ئەوەی زیاتر بەرهەمە سەرچیەکان کە بێداویستی ڕۆژانەی هاوڵاتیانن وەکو تەماتەیە وەکو خەیارە وەکو پەتاتۆ ئەم شتانە زۆروی لێوەیەنین پرتەقاڵە سێوە چیوی ئەمانە زۆربەی لە ئێرانەوەی ماوە. کاک سەروەر نرخ گۆڕانکاری بەسەرا هاتووە؟ نرخەکان تەبعاً لە بیدایەتی جەنگەکەەوە چەند ڕۆژێک لە بەرباری ئەمنی حدودەکان داخرا ئەمە هەڵاوسانێکی زۆری بەخۆ بینی بەرهەمەکان گران بوون و دوای ئەوە حدودەکان ئاسایی بۆتەوە بەرهەمەکانی هیچ شتێک گۆڕانکاریی وای بەسەرا نەهاتووە وەکو باسمان کرد پێشتریش بەهۆی هەڵاوسانی نرخی دۆلارەوە تۆزێ نرخەکان لە پێشتر فەرقی کردووە. تۆزێ تەماتە نرخی بەرز بووە. بەڵێ ئێستا نرخی تەماتە وەکو تەماتە نرخەکەی تۆزێ بەرزە ئەویش ئێمە پێشتر لە خۆمان هاوردەکردنی قەدەغە بوو بە سپاسەوە بەڕێز وەزیری کشت و کاڵ پەیوەندیمان پێوە کرد کە نرخی تەماتە بەرزە بۆی کە هاوردەکردنی قەدەغەی هاوردەکردنەکەی لەسەر هەڵبژیری هەڵیان گرتووە بەداخەوە ئێستا لە کۆماری ئیسلامی ئێرانەوە لە لای ئەوانیش نرخەکەی گران بووە ئەوان قەدەغەیان کردووە. ئەوەی کە بۆ خەڵک زۆر پرسیارە ئەگەر ئەم بە ئاڵۆزیانە درێژە بکێشێ ترس لەسەرەوە نیە ئەزمە بۆ ئەم بەرهەمانە دروست بێ؟ نەخێر ئێمە وەکو بازرگانانی سەوزەومیوە بەڕەحمەت بە مامجەلال بە ئێمە وەکو جیوەوان ئێوە ناوەستن ئێمە لە هەر شوێنێکەوە بێ ئەو بەرهەمانە هێنین بەس ئەوەی هەیە ئێمە کە زیاتر کە ئێمە هەوڵ دەین لە ئێرانەوە نرخەکانی ئێران بۆ ئێمە گونجاوترە و هەرزانترەکەوێت. ئەو دەرچانی کە بەکاری هێنن کوێیە ئەگەر ڕێگەی کۆماری ئیسلامی ئێران نەمێنێت؟ تامان ئەو دەرچانە زۆرن ئێمە توانین لە تورکیاوە کە نزیکە و دووبارە لە میسرەوە و لە ئوردونەوە و بەعزە بەرهەمێکشمان هەیە سەر ڕایەوە کە لەوێش جەنگ و بەبینە لە سووریاشەوە هاوردەیەکەین. کاک سەروەریانی جەنابە بەوردی ئاماژۆ بەوەدا کە ئەم بەرهەمانە تا ئێستا بەردەوام من و دێشن ئەو بەرهەمانی کە دێت بەشی پێویستی خەڵکەکە ینی تەختی بازارەکە ئێمە ئێستا ئەمە بەرهەمێ لەخوا بە زیابێخوا خەمانە لێماکردن ینی بۆ نەک بۆ هەرێمی کوردستان و سلێمانی بۆ خوار و ناوەڕاستی عێراقی ژەڕاتەوە لێرەوە. بەڵێ
تێبینیوەشم کرد تۆزێ حلوەکە چۆڵە ینی وتم لەوانەیە کاریگەری بۆ لەسەر بازار دروست کرد بێ طبعاً هۆی کاری خۆتەنزای کەش و هەوا و بارانە دوێنێ بازار تۆزە قەرەباڵەتر بوو ئەمڕۆ ئەوەی کە دەستگێڕ و دوکانارەکان لەوە چێ کەمتریان فرۆشت بێ کەمتراتونەکە ئەم نووسراوی دەستە چی حەزەکەم ئاوژێکم بۆش بۆ ئەفو ئەم نووساوە ئێمە لەبەرەی وتمان لە کۆماری ئیسلامی ئێرانەوە پەتاتە و تەمادە قەدەغە کراوە ئەوە سەر لەسەر بە هۆکاری چی قەدەغیان کرۆ لەبەرەوەی کە لە ئێران لەناو خۆی ئێرانی شاگران بووە لێ ئێمە نووسرا یاداشێکمان لەگەڵ کۆنسۆڵی ئێران قسەمان کردو کە یاداشێکیان بینێ ئەوە لەسەر ڕێژین کەپچین بۆ ئەوێ ڕێگەمان بدەن تەنها بۆ هەرێمی کوردستان بەشی ئەومان بنێ تەماتە و پەتاتە هاو دەبکەیت ینی داوایان لێ یەکەن بۆی کە ڕێگە بن تەماتە و پەتاتە بێ ئێستا نایە نا ئێستا لە ئێرانەوە قەدەغەیە شوێنی کە هەیە بەس گرانتر دەکەوێ ئێمە دقەیانی تەماتی چۆ بەکارێن خەڵکی هەرێمی کوردستان هەتا دوێنێش تەماتەی ئێرانمان کە بڕیار درا قەدەغی لە هەرێمی کوردستانەوە لێ بۆ تبێکی چاکمان بۆ هاتووە تەماتە ئەوە نەبێ بڵین لە ئێمە گران بووە لە ئێران خۆی گران بووە کەواتە حەزەکەم قسەی کۆتایی و پەیامێکیت هەیە بۆ هاوڵاتیان کە ترس و دڵیانە بێت سەبارەت بەم بەرهەمانە کە پێویستی ڕۆژانەی خەڵکن و ئەزمە دروست نابێ ئێمە هەموو جارێ دڵنیایمان ناوە بە هاوڵاتیان و بە تەکیدی ژێڵینەوە کە بەرهەمەکان ئەگەر خوا نەخواستە حدودەکان دابخرێ ئەژینا ئێمە ئەم بەرهەمانە بەزیای شوێنین و ئەگەر خوا نەخواستە حدودەکانی داخلی شوێنی کە هەیە ئێمە ناڵی قەیران دروست بێت بواری فڕۆکەوانی و گەشتە ئاسمانیەکانیش یەکێکی دیکەیە لەو بوارانی کە ئەم شەڕ و ئاڵۆزیانە کاریگەری زۆری لەسەر دروست کردووە بە جۆرێک کە ئاسمانی ناوچەکە بەڕووی فڕۆکەکاندا داخراون هاتوومە تێکێک لەو کۆمپانیانی کە تەکتی فڕۆکە دەبڕن و سەرقاڵی دابینکردن و ڕێخستنی گەشتەکانن بۆ هاوڵاتیان لیان دەپرسم ئەم ئاڵۆزیانە چ کاریگەریەکی بۆ دروستکردون و دەبێت هاوڵاتیان چی بکەن تاوەکو ڕێگە چارەیەک بدۆزنەوە بۆ گەشتەکانیان بەتایبەت ئەو هاوڵاتیانی کە بەناچاری دەبێت گەشت بکەن. کاگولیان باسێکی ئەم کاریگەری شەڕ و ئاڵۆزیانم بۆ بکە لەسەر بواری گەشتیاری و کەرتی فڕۆکەوانی لە هەرێمی کوردستان گرنگترینە و ئاریشانە چییە کە هاتوۆتە بەردەمتان؟ خێر بن سەر چاو دیارە خۆتان نزان نزیکی مانگێک زیاتر ئاسمانی عێراق بە گشتی بە ڕووی هەموو فڕۆکە مەدەنیەکان داخراوە هیچ گەشتێکی مەدەنی نەکراوە لە ماوەی مانگەیە و جارێ ڕوونی ژنیە وەزعکە بەرەو چ ئاقارێکە هاچێ گرنگترین ئەو کێشەی کە تووشمان بۆ وەکو کۆمپانیای گەشتیاریان وەکو گەشتیارەکان ئەوەیە کە گەشتیارمان هەیە لێرە پێویستی بۆیە بگەڕێتەوە گەشتیارمان هەیە لە دەرەوەی وڵاتە پێویستێتی بێتەوە گەشتەکان جاران زۆربەی گەشتەکانمان یان بەڕاستەوە خۆ بۆیان لە ڕێگەی لانی کەم ترانزیتێکەوە بۆ گەشتی خۆیان کردو بۆ شوێنانێکی پێویستیانە ئێستا بە ناچاری پێویستەکان لە ڕێی وشکانیەوە لە ڕێی وڵاتێکی ترەوە پاشان بە گەشتی ئاسمانی سەفەرکردن هەم بۆ هاتنەوە هەمیش بۆ ڕۆشتنەوە بەکارهێنانی ڕێگا وشکانیەکان لەم دۆخی ئێستا سەلامەتە تا ڕادێکی باش سەلامەتە و خۆشتان نزان وەزعکە شەڕە هیچ شتێک مەسەلەن 100% نییە بەڵام هیچ کێشەی نییە مەسەن چ بە ڕێگای ئوردنیا خۆت بە سعودیان خۆت لە ڕێگەی تورکیا و ئاسانکاریش زۆر کراوە ڕاستی کاگولیان هەندێک بەدوەداچوونم کرد بە لەوەی لەگەڵ زۆر نابگفتەگۆ بکەم تۆزێک بابەتی قەرەبووکردنەوە یا خۆت معالەجەکردن و چارەسەری هێڵەکان ناڕوونە هەندێکڵێ تکتەکە هۆڵتکە تا و کاتی پێویست پێوێ و هەنی ئۆپشنەکان ئۆپشنی زۆر بژاردەی زۆر نین لە بەردەمی و کەسانەیە ئەنی ئەم بابەتە چۆن ناکرێت تۆ زیاتر ڕوونکردنەوەم بیتێ خۆی ئەو بابەتە تەوان هێڵە فڕۆکەوانیەکان جیاوازن لە هێڵێکەوە بۆ هێڵێکە ئەگۆڕێ هەندێک لە هێڵە ئاسمانیەکان پارەکەت بۆ کاتە ڤاوچەر بە ناوی خۆتەوە تا ئەو کاتەی مەسەن گەشتەکان نەکرێتەوە بەکاری بێنی هەندێککە ئەیکا بە کرێدت مەسەن بە باڵانس بۆ تراڤڵ ئەیجنسیەکە ئەمە بۆ نمونە تراڤڵ ئەیجنسیەکە خۆی توانێت پارەی گەشتیارەکە بجێڕێتەوە باڵانسەکە کاتیکە تۆ بۆ خۆت بەکاری هێنیت بەڵام بە شێوەیەکی عام کێشەکە بۆ دەرەجێن یعنی هاوکاری گەشتیار کراوە بە شێوەیەکی گشتی بە پێی زانینەکانی من بەشێک لە وڵاتانی دراوسە عێراق هێدی ئاسمانەکانیان کردوتەوە و گەشتەیە و جەنابیش هەندێک زانەری دا بە من عێراق بەتەمای چییە؟ ئێستا وڵاتی قەتەر و ئیمارات بە شێوەی سکێجۆڵی بەردەوامنا ڕۆژانە سکێجۆڵەکەن مەسەن بۆ دوسێ ڕۆژی داهاتوو یان بۆ هەفتەی داهاتوو گەشتەکەن بە شێوازێکی مەسەن لمیتە دیاری کراو دەستیان پێ کردوێتەوە وردەوردە لەوە ئەچێ عێراقیش دەنگۆی ئەوە هەیە کە ڕێڕەوەکی سەلامەت بدۆزێتەوە
بە تەنسیق باسی مەتاری مووسڵ و نەجەفەکرێ چەند گەشتێک دەست پێ بکاتەوە ئەمە نزیکە ئەم وادەیە بە حساب خەریکن لەوەش ئەچێ بکرێت لەبەرەوەی مەسەن تۆ گەر تەماشا بکەی مەسەن وڵاتی بۆیە پرسیارێکمان لە بەبوو پێی بەرنامەکە ئێمە تۆماکراوە لەبەرەوەی تا کاتی پەخشکردنی بەرنامەکەمان بەشکمی شەڵام مەعالەجەیە بێ بۆ خەڵک لەوە ئەچێ لەبەرەوەی ئێستا گەر تەماشاکەی مەسەن وڵاتی وەکو ئوردن وەکو سووریا شتاڕادێکەن دەگەشتی ما وەکو قەتەر و ئیماراتەوانە کەم و زۆر گەشتیان هەیە لەوە ئەچێ عێراقیش بێ شتێک بکە بتوانە شتێک بکە بەوەی کە تا ئێستا ڕوون نییە بەڕاستیم کێشە و شەڕ و ئاڵۆزیانە کەی کۆتایی دێکە ئێمە هیوادارین زوو کۆتایی بێ لەبەرەوەی بۆ هەمومان کاریگەری هەیە بەڵام وەکو کەسێکی شارەزا لە بوارەکەی خۆت ینی بژاردەیەکەیە لە بەردەماکە ئەگەر ئەم ئاڵۆزیانە درێژە بکێشیانی خەڵک چی بکە هاوڵاتیان ئەم ئەوانەی کە لێرن و بە ناچاریە بێ بگەڕێنەوەیان ئەوانەی کە لە دەرەوەن و بە ناچاریە ببێنەوە خۆی ئێستا لە ئێستا گەشت وەکو ئاسمانی عێراق داخراوە بەڵام خەڵک ئەوانەی بە تایبەتیوانی کە زەڕون گەشتەکەن چ هاتنەوە بێ و عێراق بە چ دەرچوون بێ لە عێراق ئێستا هێڵی ئاسمانی ئوردنی مەلێکی ئوردنی پاسی ئامادەکردۆ ڕۆژانە لە بەغداوە ئەوانەی کە تیکتە بڕن لەسەر هێڵی ئاسمانی ئوردنی بۆ نمونە لە عەمانەوە بۆ ئەوروپایان بۆ ئەمریکانج بۆ هەرچ وڵاتیکە لەگەر تکتەکە گەشتی پاسەکە شێداتێ بەبێ ڤیزە پێویست بە ڤیزەی وڵاتی ئوردنیش ناکەن لە بەغداوی باتە ئوردن لەوێشەوە بە فڕۆکە هەندێک کەسی لە ڕێی تورکیاوە بەڵێ تورکیاشەیە تورکیاش ئاسانکاری زۆر کراوە چ ئەوانەی کە خۆیان مەسەرەن ڤیزەی تورکیان هەیە یان هیچیان نییە ڤیزەی ترانزیتی 5 ڕۆژیان ئااتێ ئەوە چۆنە ڤیزەی 5 ڕۆژی ئەو ڤیزە 5 ڕۆژە تکتی بۆ نمونە بە پاسەڕوە لێرە بۆ تورکیا تکتێکی پاسەکە بە لەگەڵ کۆپیەک لە تکتەکەی تورکیای لە سێرەڵێکی ئاسمانی تورکی ئەیبا لە قۆنسوڵە تەقدیمەکە و ڤیزەیەکی 5 ڕۆژی ترانزیتی دێنە زۆر ئاسانکاریش کراوە و ئێمە بەردەوام مەسەلەن هەمانە ئەوانەی کە زەڕورن چ لە ڕێگەی پاسەوە بێن لە ئۆتۆمبیلی تایبەتەوە ئەنگێنین هەتا شەرناغیان مەسەلەن ماردین دیار بەکرد لێوەشەوە بە هێڵێکی ئاسمان کەواتە زۆر بە کورتی لە کۆتایی قسەکانتە ئەم دۆخاگەر بەم چەشنە ئێستا بەردەوام بێ چ کاریگەرێک لەسەر کەرتی گەشتیاری و ئابووری دروستەکە لاری کوردستان ئەم دۆخە پێش هەمووش لە ئاسمانی عێراق داخرا خۆی لە خۆیان زەرێکی مادی زۆر زۆرە یەکەم شت بۆ وڵاتی عێراق پاشان بۆ هێڵی ئاسمانی عێراقی بۆ هەموو هێڵەکان تا یەتەوە خوارە بۆ کۆمپانیا و نووسنگە گەشتیاریەکان لەبەرەوە نازانی بڵێ بە چەند ئەخەملێنرێ زۆرە تۆ لە کارمەندێکی گەشتیاریەوە کە لە نووسنگەیەکان کۆمپانیایەکی گەشتیاری ئیشەکات ئەگەر جاران کۆمپانیاگەیان نووسنگێک پێویستی بۆ نمونە بە 6 کارمەند 10 کارمەند بوو بێ ئێستا پێویستی بە 150 خوار ئەوەیە ئەو 150 کە تۆ ئیشت پێی نامێنێ موچی نادەیتێ هەر کەسە و مەسەم معیشەتی لەسەر و ئیشەیە ماڵێکیشی لەسەرە مەسەن کێشەکە لان هەندێک جار سیلسیلەیانی هەمووی ڕەبتە بەیەکەوە سێکتەری نیشتەجێبوون و ئەقاراتی ژێکێکی دیکەیە لەو سێکتەرانی کە ئەم شەڕواڵۆزیانە کاریگەری لەسەر دروست کردووە لەگەڵ کەسێکی شارەزا لەو بوارە هەندێک گفتوگۆ دەکەم تاوەکو پێم بڵێ ئێستا و ڕابردوو جیاوازی نرخەکان چۆنە بۆ دەشمەوێت ڕێنمای هاوڵاتیان بکات لە ئێستادا چۆن مامەڵە لەگەڵ مڵکەکانیاندا بکەن لە کاتێکدا کە نرخەکان گۆڕانکاریان بەسەرداهات و بارودۆخەکە لە بەرژەوەندی ئەم سێکتەرەدا نییە. کاگالان باسێکی کاریگەری ئەم ئاڵۆزیانەی ئێستان بۆ بکە بە تایبەت لە سەرکەرتی خانوبەرە و عقارات و کەرتی نیشتەجێبوون. ئێستا حالیان کەرتی خانوبەرە لە حاڵەتی چاوەڕوانیایە بەڵام کۆمەڵێک هۆکار وای کرد کە کەرتی خانوبەرە بکەوێتە ئەم قۆناغی چاوەڕوانیەوە باشە سەرەتا ئەگەر بگەڕێنەوە بۆ چەند مانگێک ڕابردوو ینی با بڵێن بۆ سەرەتای مانگی 10 کەشتی نیشتەجێبوون خۆی سزبوونێک بخۆیەوە ئەبینێت ئەویش هۆکاری جێگیربوونی خەڵکە بۆ نمونەیەکی بچووکتان بۆ بێنەوە بۆ نمونە هەموو ماڵی خوێندکارێکی تایە ئەگەر نا دوو ماڵ خوێندکارێکی تایە ئەمە واکە خەڵک نیشتەجێ بێت ئاڵوگۆڕی شوێنەکان کەمتر بێتەوە دوایەوە ئێمە پرۆسی هەڵبژاردنمان لە پێشا بوو زۆر کەس ینی با بڵێن بگەڕێنەوە بۆ ساڵانی ڕابردوو ئەم حاڵەتە هەر هەبووە دەتیبزانم دوای هەڵبژاردن چی ڕوو ئەیات ینی ئەم سزبوونە ئەوە بۆ شێوازە بەردەوام بوو هەتا کەوتینە ساڵی نوێەوە ساڵی نوێش با بڵێن نهاتنی موچە و جێگیر نەبوونی بودجێ هەرێمی کوردستان
تەمێکی دروست کرد لەسەر کەرتی خانوبەرە بەداخەوە هاتنی ئەم شەڕە بە تاوەتی بوو بە سێبەرێک لەسەر ئەم کەرتە درێژەی ئەم شەڕە لەوانەیە باش نەبێت بۆ کەرتی خانوبەرە لە شاری سلێمانی بەتایبەتی ئەتوانی بەڕقەمیان بەدا تا شتێکم پێ بڵێ گۆڕانکاریەکە لە چه ئاستێکایە بۆ یەکەیەکی نیشتەجێبوون شوقەیەک چوزانم خانوویەک لەگە بەراورد بە پێشتر لەگەڵ ئێستا چەندێک لە بەهاکەی لە دەستداوە ئەگەر بەراوردی بکەین بە چەند مانگێک لەمەوە پێش بەهای زۆر لە دەست نەیەوە لەبەرەوەی بەهای خانوو یان بەهای کەرتی خانوبەرە زۆرجار لە دەستی خاوەنەکەی خۆیەتی ئێمە بە بانگراوندێکی بچووکمان هەیە لە چەند مانگی ڕابردووە خەڵک با بڵێن بەهای نرخی کانزاکانی نرخ و کانزاکانی زانی کە لە دەست خۆیان نییە بۆ نمونە داڕمانێکی گەورە ڕوویا لە کانزاکانە یان بۆ نمونە هەڵاوسانیان بەرزبوونەوەی نرخی نوت خۆ هەموو کاتێک شەڕ نییە بۆ نمونە نرخی نوت بەرز بێتەوە لەبەر ئەوە هەموو کاتێک نرخی مڵک بەهاکەی لە سەتا ئەتوانین بڵین هەشتا لە دەستی خاوەنەکەی خۆیەتی یعنی لەبەر ئەوە ناتوانین بڵین ئەرقامێکی تەواومان لەلا بێ بڵین خانوویەک بەهاکەی ئەوەی لە دەستیابێت لەبەرەوەی لە زۆر حاڵەتە لەم وەزعانەیە لەم کاتانەیە خاوەن مڵک ئەوەستێت وەکووتمان چاوەڕێیە بزانێ ئایا چی ڕوئەیات لەبەر ئەوە بەهای زۆر لە دەست نەیاوە کەواتە ینی پێشبینیەکانت چییە بۆ دوای ئەم دۆخانی ئەگەر ئەم بارودۆخ و ئاڵۆزیانی کە هەیە کۆتایی بێت چی چاوەڕێی ئەم کەرتاکە بەڵێ شەڕ هەر کۆتاییەت بەڵام ئایا کاتەکەی کەیە ئەویان ئێمە جارێک نازانی بەڵام ئەگەر بێت و لە چەند مانگی ڕابردووە ئەم شەڕە بوەستێت و کێ بەلایەکە بەمانگی داهاتوو چەند مانگی داهاتوو بەڵێ کێ بەلایەکە ئێمە بەرچاومان ڕوونە ئەکەوینە فەسلی جموجوڵەوە ئەکەوینە فەسلی ڕاستەقینەی عقارات خۆیەوە بەڵێ لەبەر ئەوە من پێم باشە ئێستا کاتی کڕینە ئەوانشی کە مڵکیان هەیە پێم باشە لە ئێستاە چاوەڕێ بە قسەیەکی زۆر باشە من ئەمەوێ ئەنی خەڵک لەوانەیە لە گومان نابێ سە کەسێک سەیریم چاوپێکەوتی من تۆ بکا بڵێ خانۆکەم بفرۆشم نەیفرۆشم تۆ بڵێ مۆز ئەچی لێبێت چی لێنەیە تۆ قسەیەکت کردەڵی کاتی کڕینە کاتی فرۆشتن نییە واتە ئەوانی کە مڵکیانەیە دەکرێ بڵین لە دوای تەواو بوونی ئەم دۆخە بەهای مڵکەکانی بەشێکی بەرچاو بەرزەبێتەوە ناتوانانی دڵنیایەکی 100% بین بەڵام ئەو معلوماتی کە ئێمە هەمانەوەکو باسمان کرد چونکە کەرتی عقارات ئێستا لە حاڵەتی چاوەڕوانیایە بە یەکلاوی بوونەوەی ئەم وەزعە و بدڵنیایەکی تەواو ئەین ئەتوانین بڵین بەڵێ نرخی مڵک لە بەرزبوونەوەیە خۆی ئەبینێتەوە ئەو کەسانشی کە پارەیەکی نەختینەییان هەیە بەڕێی من لە ئێستاە بیخەنە مڵکەوە باشترە لەوەی کە پاشەکەوتی بکەن ئەو کەسانی کە ئەیانەوێت پلانیان داناوە مڵک بکڕن ئێستا باشترین کاتە کاگەلان بەر لە چاوپێکەوتنەکە شتێکی سیرت بۆ من باس کرد کە بەڕاستی بۆ بەجێ پرسیال لە موتێ ئەگەر بۆ نمونە خاوەن مڵچێ گەمڕۆ مڵکەکەی $120,000 بکە بەڵام ساڵێکی $100,000 بکەوە لە زەررانیە لە بەرەوەی بە بەردەوامی کەرتی خانوبەرە لە هەڵکشانایە ئەو مواد و کەرەسەبینا سازانە هەڵ لە هەڵکشانایە ئەمەم تۆزێ زیاتر بۆ ڕوونکەرەوە بۆی خەڵک بە زمانێکی سادە تێبگا باشە من ڕاستی و دروستی ئەو مۆزوعات بۆ باسەکەم بەڵێ یەکێک لە خاوەنی پرۆژەکانی نیشتەجێبوون بەڵێ یەکەکانی بۆ نمونە فرۆشتوو بە $100,000 نرخەکەی گەشتووە نزیکی 140 بۆ $150,000 خۆی بە زمانی خۆی وتی ئەمە نرخی یەکەکەی من نییە ئەمە وای کردووە کەمی عرض لە بازاڕ وای کردووە کە یەکەکەم بگاتە ئەو نرخە ئێستا کە بەدیلی بۆ دروست بووە و پرۆژی تازە هاتووەتە ناو بازارڕ بە دنیاییەوە ئەمە بۆ چوونی خۆی بوو یعنی ئەمە قسەی خۆی بوو 100% ئێستا نرخی مڵکەکەی هاتووەتەوە نزیکی $100,000 بۆ $110,000 ئەڵێ ئەمە سعری حقیقی یەکەکەی من بووە کە فرۆشتومە تەنها ئەو کەسانە زەرمەند بوون کە لە کەمی عرضاکەواتە لەو کاتایەوە پێشنیارێنە خەڵکە بڵێن لەم کاتەیە ئەمە نرخی ڕاستەقینەیە مڵکە نییە بە دنیایۆ ناکان پارە زۆری پێبی کاگ سەرتیب دنیاچاوی لە کۆمیشنەکەی هەر کڕیارێک ئەمڕۆ لە بازارە $150,000 پێبێت دنیا بە پرسیاری زۆرەکە و بە دوواداچوونەکە ئایا ئەم مڵکە پێشتر بە چەند فرۆشراوە نرخی چۆن بۆ و ئێستا چۆن کەواتە زۆر بە کورتی ئایندەی کەرتی خانوبەرە بەرۆچی هەنگاوانێ کەرتی خانوبەرە لە شاری سلێمانیە زۆربوونی پرۆژە لە ڕوویای خەڵکاوە ئەزانێت بەرەو خراببوونەڕوە بەڵام لە ڕوویای ئێمە بە دنیایەوە پێتان ئەڵێم لەسەر چەند پۆینتێکی بچووک ئەم هەموو پرۆژەیە کە هەیە لە شاری سلێمانیە بەم هەموو یەکەیەوە کە ئێستا چەندێکیان تەواو بوون و چەندێکیشان هێشتا تەواو نەبوون
تەڵەبێکی زۆر زۆر ساڵانە کۆڵەکە ئەبێ بۆ کرێ لەسەرمان ینی بە تەوابوونی ئەم پرۆژانە ئەتوانین بڵین کەمێک لە کێشی کرێمان بۆ حەلەکات و ئایندەی کەرتی خانوبەرە بەرەوکوێ ئەڕوا لە ڕووی سەرەوە من پێچان ئەڵێم مڵک بکڕن لە ئێستاە لەبەر ئەوەی کەرەستەی بیناسازی ڕوویە لە هەڵکشانە ئێستا تۆ مڵکێک جناوت ئەیکڕی بۆ نمونە پێشەکی $10,000 ئەیت کاتێک کە تەواوە بێت تا ئەچیتە ناوی $50,000 ئێستا وەبەرهێنەر لەم حاڵەتەیە لە زەررا ئەبێت تەنها وەبەرهێنەر لەبەر ئەوەی کەرەستەی بیناسازی ڕۆژ بە ڕۆژ و لە هەڵکشان کەواتە ئەم دۆخی هەیە کاتیە کاتیە و تێ ئەپەڕێت. بازرگانی ئۆتۆمبیلیش یەکێکە لەو بازرگانیە گرنگانی کە دەبێتە ژێرخانێکی بەهێزی هەموو وڵاتێک بۆیە کاریگەری ئەم ئاڵۆزی و شەڕەش لەسەر ئەم بواری بازرگانیە هەبوو و بە وتەی فرۆشیارانی ئۆتۆمبیل باس لەوە دەکەن کە بازاڕی ئۆتۆمبیل بە تەواوی سست بووە بە تایبەتی ئۆتۆمبیلانی کە لە ڕێگەی کۆماری ئیسلامی ئێرانی شەوە دێنە هەرێمی کوردستان مەترسیان لەسەر لە ڕێگادا بەهۆی بردومانەکانەوە لاگەڵ یەکێک لە خاوەنی ئەو کۆمپانیانە قسە دەکەم کە کاریان گواستنەوە و هاوردەکردنی ئۆتۆمبیلە بۆ هەرێمی کوردستان تاوەکو پێم بڵێ ڕێگای هێنانی ئۆتۆمبیلەکانیان سەلامەتە و بازاڕی ئۆتۆمبیلیش لە ئێستادا چۆن ئەکرێ باسێکە بۆ بکەی بزانم ئەم بارودۆخی ئێستا ناوچەکەەوە هەرێمی کوردستانیشی پیاتەپەڕێ چ کاریگەرێکی لەسەر بازرگانی ئۆتۆمبیل دروست کردووە. کاک سەرتی بەخێر بن پێشەکی زۆر سپاس بە دڵنیاییەوە کاریگەرێکی ئەوتۆی هەیە لەسەر جم و جۆڵە بازرگانیەکان ئەم شەڕە بەتەوێت نەتەوێ ئێمە دراوسەی کۆماری ئیسلامی ئێرانین و لەوێش جەنگە بە دڵنیاییەوە یعنی تەئسیرێکی زۆری ئەبێ لەسەر جم و جۆڵە بازرگانیەکان بە تایبەتی لە بواری ئۆتۆمبیلە خۆی لە ڕاستیە ئەم بازارەکە بۆ خۆی بەشێک ناسەقامگیری تیا و بۆی ئەو ململانەی لە بینی ئۆتۆمبیلەکانی تر ئۆتۆمبیلی چینیە هەیلەوانی ئەم دۆخەژەوەی تر کاریگەری دروست کرد بێت ئەی بەهۆی ئەم بارودۆخۆ خواز لەسەر کڕین و فرۆشتنی ئۆتۆمبیل کەمی کردووە بە دڵنیاییەوە زۆر کەمی کردووە خەڵک زیاتر ئەی کڕیانەی فرۆشێ بە دڵنیاییەوە خەڵک ئەی فرۆشێ هەتاوەکو کڕین ئەوەی کە پێویستی بەپارێ ئیتیزاماتی هەیە شتێک لەو بابەتەوێ فرۆشتن ینی خەڵک ئەی فرۆشێ هەتاوەکو کڕین بە دڵنیاییەوە ئێستا بازاڕی ئۆتۆمبیلە چینیەکانیش هەن بە هەمان شێوە وای لێ هات کارگەری لەسەروان لەسەر هەمووی هەبووە بە دڵنیاییەوە کاکێ من ئێوە کۆمپانیاکن کە کارتان گواستنەوەی ئۆتۆمبیلە لە دەرەوەی هەرێمی کوردستان بۆ ناو هەرێمی کوردستان بە تایبەتیش لە خاچی کۆماری ئیسلامی ئێرانەوە ئەکرێ پێم بڵێ ئێستا دۆخەکە چۆنە بۆ هێنانی ئۆتۆمبیل ینی هەر بەردەوامن لە هێنانی ئێستا لە کۆماری ئیسلامی ئێرانەوە ئۆتۆمبیل ناهێنی بەکەمی ئەیهێنی منوەکو خۆم هەندێکم هێناوە تاڵی تووشی هیچ ڕیسک و مەترسیەک پێشووتریش لە بیدایەتی جەنگەکەەوە کۆمەڵی ئۆتۆمبیلمان هەبوو لە بەندەرەکانی وەکو بەندەر لەنگا وەکو بەندەر عەباس و ئەمانە بەڵام ئەلحەمدولیلا هەمویان چەند ڕۆژێک لێمانەوە لە دوای ئەوە ئیتر هەمویان بەڕێکەوتن ڤیدۆم بە چاوکۆ لە سۆشیال میدیا گوایە هەندێک ئۆتۆمبیل زیانیان بەرکەوتەوە تا چەند ڕاست بوو واللهی ئاگام لێ نییە کاکسەتی هەندێک برادەر لە هەولێر وتیان هی ئێمە بۆ زەرەر و زیانمان بەرکەوتووە ئەمانە بەڵام وەکو ئەوەی کە من ئاگام لێ بێ ئاگام لێ نییە ئەم دۆخی کەوای کردووە پێ دوایە گۆڕانکاری لە نرخی ئۆتۆمبیلا دروست بکە هەم نرخەکەی لێرە و هەمیش نرخی هێنانەکەی بە دڵنیاییەوە نرخی ئۆتۆمبیل گرانە بێ چونکە ئێستا ئۆتۆمبیلێک ئەگەر بتەوێت لە وڵاتی ئیماراتەوە بینی بۆ ئێرا نرخەکەی $2,000 بەرەو سەرەوە فەرقی کردووە پێشتر لەگەڵ ئێستا بەڵێ ینی کرێگران بووە بیرتان لەوە نەکردوتوانی مەساری هێنانەکەی بگۆڕن کە شوێنێکی تر بەکاربێنن بۆ هێنانەوەی بە دڵنیاییەوە گۆڕیمانە ئێستا ئەوەی کە هات بێت ئێمە لە کەنەدا و ئەمریکاوە سیارە ئۆتۆمبیل هاوردە دەکەین بەڵێ ئەوەی کە هاتووەتە وڵاتی ئیماراتەوە ئێمە گواستنەوەمان بردووەتە سعودی و لە سعودیەوە بۆ ئەردون و لەوێشەوە بۆ تورکیا و لە برایم خەلیلەوە داخڵە بێ ئەوەشی کە ڕاستەوخۆ لە کەنەدا و ئەمریکاوە ئەیهێنین ڕاستەخۆیەتە مێرسین و لێوە بۆ لە برایم خەلیلەوە داخڵە بێ بۆ کوردستان وەکو کەسێکی بەئەس بوون و خاوەنکار لەم بوارەیانی ئەگەر ئەم دۆخە بەم شێوەیە درێژە بکێشێ
چی چاوەڕێ ئایندی بازرگانیکردن بە ئۆتۆمبیلەوە کات وڵی نامانەیە خەڵک بترسێنین بەڵام وەکو پێشببینی بە دڵنیایەوە ئەم جەنگە ئەگەر ئاوە بەردەوام بێ هەمومان زەرمەند دەبین کاکسەتی ینی هەمووی ئێمە لە بواری ئۆتۆمبیلە هەر کەسێک لە بواری پیشەکەی خۆیان لە بواری خانوبەرا لە بواری ئەوەی کە لە بازاری دۆلارەکە لە هەموو بوارەکانە ئەمە پشکی بەر هەمومانەکەوێ و بە دڵنیایەوە تووشی گرفت و قەیران و هەموویە بین کەواتە بڕێنماییە گیان پێشنیارێکە چییە بۆ هاوڵاتی ئۆتۆمبیلەی هەیەی نەی فرۆشێ و جارێ چاوەڕێی بازار بکە یان ئێستا کاتێتی بیفرۆشێ وڵی بە دڵنیاییەوە دەستکاری نەکا باشترە ئەگەر زەرور نەبێ حاڵەکاتێکی زەرور نەبێت بە دڵنیاییەوە دەستی لێ نەدا و نەیفرۆشێ ئەنیەتەوێ پێیان بڵێ کە ئێستا کاتی ئۆتۆمبیل گۆڕین نییە ناوەڵە باشە ئێمە خۆمانەزانین ینی بازاری ئۆتۆمبیل بەردەوام لەگەڵ هەموو بارودۆخەکانە خۆی گونجێنیانی هەڵکشان و داکشانەکەوەکو هەر سێکتەرێکی دیکە ئێمە لە هەرێمی کوردستان لە ئێستادا ینی توانیمانە ئەم پیشەسازیە بەرینە پێشەوە هەنی وەکو هەموو گیان بتوانین بەپی پێوەرە جیهانیەکان مامەڵی لەگەڵا بکەین یان بەڕاستی ئەنی بە زمانێکی سادەتر بڵم جاری وایە ناڕوونیەکەیە لەم بازرگانیا خەڵک بە حەزەرەوە دێتە ئەم بازارە بۆ مامەڵەکردن ئەنی توانیمانە تۆزێک لەم تەم و مژە بڕەوێنینەوە بەدڵنیایەوە نەخێر بۆی واپێنمانی ئۆتۆمبیل هاوردەکردنی ئۆتۆمبیل بواری بازرگانی ئۆتۆمبیل نەبووە بە سیستەمێکی سەقامگیر کە هەمووی لی دڵنیا بێتەوە هەر بازرگانێک و هەر کەسێک ئەتوانێت بچێت ئۆتۆمبیل بێنێ و داخڵی بکە و بیکڕکڕین و فرۆشتنی پێوە بکات ئەبێ فیلتەرەکان باشتر بکرێن بەڵێ بە دڵنیایەوە ئەبێ فیلتەرەکان باشتر بکرێت شەڕ و ئاڵۆزیەکان بە جۆرێکن کە کاریگەریان لە سەر بازار بە شێوەیەکی زۆر دیارە هاتوومەتە یەکێک لەو دوکانانەی کە شوێنی فرۆشتنی جلوبەرگی پیاوانە لەگەڵ خاوەنی ئەم شوێنە گفتوگۆ دەکەم دەمەوێت بزانم بازاری ئێستایان لەگەڵ پێش دەستپێکی ئەم شەڕ و ئاڵۆزیانە چۆنە و هەروەها سەرچاوی دابینکردنی ئەم بەرهەمانەیان لەکوێوەیە ئایا هێنان و هاوردەکردنی جلوبەرگ گرفتی بۆ دروست نەکردوون لە ئێستادا و هەروەها دەمێ پرسیاریەوەشی لێ بکەم دەبێت بازرگانانی ئێمە یاخود خاوەنکارانی ئێمە چی بکەن تاوەکو لە ناوخۆی کوردستاندا کارەکانیان ئەنجام بنەوە دەستی کاری خۆماڵی زیاد بکەن تاوەکو لە حاڵەتێکی لەم شێوێدا دوور بین لە گرفت. کاک شادومان ئەکرێت تیشکێکم بۆ بخەیتە سەر بارودۆخی بازار لەم کاتەیە کە وڵاتانی ناوچەکە بە ناسەقامبیریە کاتێ پەڕن و بەڕاستیش ئێستا بازار چۆنە؟ وڵای بەتەکیید ئەم وەزعی ئێستا ناسەقامگیریە و هەموو بازار فەرقی کردووە هەموو ئیشێ نەکرد جلوبەرگ من ئێستا بەو قسەی جەنابە کاک سەرتیب جلوبەرگ بەڵێ زەروریاتە بۆ ڕۆژانە بەس من بە تەکیید پێش جلوبەرگیسە خۆم ئیشەکەی خۆم وای بینم کە زەروریاتێ نییە خەی ناکەم ئەگەر خەڵکیش نەیە نەیشی کڕێت جلوبەرگ زەروریات نییە مەسەلەن تا خواردن وەسا ئێمە لە ناو جلوبەرگی کوردی ئاوەستاوین لە وەرزی بەهاری شاین بالضبط زۆر بۆیە بێسە بازاری تۆ زۆر باش فەریحی و خۆشی زۆر زەروریە باشە بەڵام خۆی ئیشی جلوبەرگ ئیشێکە لەو ئیشانی کە ئەگەر کابرات پاری پێ نەبێ نەتوانێت بیکڕێت زۆر ئەو زەروریەتە نیە ئێمە مشتریمان هەبوو پێشتر لە کاتی وەزعی باشە کە موچە باش بوو موچە دوانە تۆ چەند قاتی کڕیوە هاتووە بڕوا بکە قاتمان بۆ هاتووە 6-7 ڕەنگی هەبوو توێتی 3 ڕەنگیم بۆ دانێت 4 ڕەنگیم بۆ دانێ بە ئاسانی بەڵام ئێستا ساڵانەی یەک جار دێت شتێکی زۆر زۆری بەدڵ بێ یەک جار دێت ئەویش کە دێ بڕوا بکە کە جزانەکاتەوە پارەکەمانەیەاتێ بە زەیمان پێێتەوە ینی من خۆمێکێکم لەوانی خۆ ئاگادارە حەزەکەم هەموو ئیشێ هەموو کەسێ هەموو لە خۆیەوە دەست پێ بکە تا بتوانێت کەمترین سوود و ئیسفادە بخاتە سەر ئیشەکەی لە بەروی ئەم وەزعە ئامە هەموو خەڵکی گرتووەتەوە ینی بڕوا بکە بە تایبەتی کوردستانی خۆمان لە عێراق کوردستانی خۆمان بەرگەی ناڕەحەتی ناگرین ئێمە ینی هیچ شتێکی ناوخۆیمان نییە هیچ شتێک نییە کە بتوانین 2 مانگ پێی بژین کە سەرسونورەکان دابخرێت ێ باشە لەگەڵ ئەوەی کە جەنابەت باسیەکەیت و ئەڵێ قەیران هەیە و ئەم شەڕ و شۆڕە تەسیری دروست کردووە ئەنی خاوەنکارەکانیشمان ڕەچاوی زروفی خەڵکیان کردووە وەڵی تر خۆ هەر کەسە و بە پێی زەمیر و وژدانی خۆی ئەبێ ڕەچاو بکە هەنی ئەم وەزعی ئەوەیە ئەبێ هەموو دەست لە ناو دەست ڕەچاوی زروفی یەکتری بکەین
لە هەموو ئیشێکە هەموو کەسێ ئەتوانێ بڕوا بکە حەماڵێک هەتا بزنزمانێکی گەورە ئەتوانێت چاکە و پیاوەتی و هەموو شتێکی باشە لە ئیشەکەی خۆیان بکە ینی ئەبێت لە بچووکەوە بۆ گەورە هەمووی ئاوتای یەک ئەمە وەکو مەسلەی بازار لە ڕووی مەسلەی هێنانی کەرەستە و موادی ئەم ئیشەی ئێوانی ئەم ئایتمانی کە هاتانە ئەم ئاڵۆزیانەوە ئەم شەڕ و جەنگی ئێستا هەیە چ کاریگەریی دروست کرد کاریگەری زۆر دروست کردووە ینی تۆ ئێستا پێشتر تۆ بارێکی بۆ بەهاتە چەندێک کرێبارێ بە ئێستا بۆ بە سێ قات و چوار قات و ئەڵێن باسی ئەوە ئەکەن کە بێ بە 5-6 قات لە چاو جارانە زۆر کاریگەری دروست کردووە بەڵام من پێشنیارم هەیە دایمە وتومە من بە ئاواتەوەم ئەو ئاواتەم هەبووە لە دنیاە ینی ئەگەر بۆ خۆمان نەبێ بۆ نەوەی داهاتوومان چۆن ئەچین سەفەری وڵاتانی ترەکەین کە ناوی وڵات نابم بڵێ فڵانە وڵات باشە کە پێویستیان بە هیچ وڵاتێکی دراوسی خۆیان نییە ئێمەش بۆ نەوەی داهاتوومان کارێ بکەین پێویستمان پێی نەبێ بچین کراسێ مەسەلەن لە شوێنێکی کە دروست بکەین بچین ڕۆفەردەی شەکر کە بۆ دێبێ لێرۆ ئەگەر قامیشی شەکریشمان هەبێ بچێ بۆ وڵاتێکی تر موادەکە بچێتە مەعمەلەوە دروست بکرێت و بە شەکر و بکرێتە فەردەوە بێتەوە بۆ سێ قات بکرێتەوە لەسەر خۆمان ئەمەی کە ئەکرێ تۆ ئەتوانی پەرەبەی بە هەلیکار لە ناوخۆیە تۆ ئەمە یەکەم شت من ئەیگەڕمەوە بۆچی ئیشی حکوومەتە ئەتوانێ هاوکاری ئەو کەسانە بکە کە مەسەلەن ئەزمونیان هەیە هەر کەسە و لە ئیشی خۆیە هاوکاریان بکە بڵێت چیت ئەوێ با شتێ بکەین کە هەلیکارت بڕەخسێنین مەسەلەن من یەکێکی وەکو من هەر لە خۆمەوە کە بزنزێکی بچووکە باشە جلی کوردی کە دروستم کرد کە دووریم قماشەکەی بە تەکیید لە وڵاتی ترەوە ببێنین خۆ لەوەی شاتوانین قماشەکەی ئەگەر بتوانین بەرەبەرە پەری پێبین مەعمەل دروستکەین کە موادی ئەوەلی بێنین و قماشەکەشی پێ دروستکەین بەڵام تەنها قماشەکەمان لە دەرەوە هێنا لێرە هەلی کارمان ڕەخسان بۆ چەند عیلەیەکی زۆر دامانان کە لە مەعمەلێک بۆمان بدورن لە سلێمانیە مان با لە دەرەوە نەیدورین کە لە دەرەوە بیدورم مەسەلەن ئەو بابەتە لە سین بدورم زۆر کەمترەکەوێ لێرە بەڵام ئەم هەلەمان ڕەخسانکەوەی دەستیکاری خۆماڵی زیاب بکەین بۆ نەوەی داهاتومان وای لێبێ پێویستمان بەوە نەبێ کە ئەگەر ئاوا شەڕێک ببێ لە وڵاتانە ئێمە یەکسەر دەستکەین بەوەی کە بڵێن شەر نامێنێ وەزع خراپە بێ نان نامێنێ قۆماش لە چینەوەێنم لەم دۆخێکی ئاوایە ئەنی بەدیلە هەیە لە دۆخی ئاوایە هیچ شتێ بەدیلی نییە هیچ شتێ بەدیلی نییە لە دۆخی ئاوایە بەڵام ئێمە ناڵێن بە هیچ شتێ مەسەلەن بە یەک لەحزە ناڕوونایە ئەبێ تۆ هەوڵی بۆ بی وەکو پێ دەڵێم لە ئێمەوە دەست پێکەین لە خۆشمانەوە دەست پێ خۆمان هەمومان دەست بەوە بکەین کە بتوانین هەلی کار بڕەخسێنین لە دەرەنجامی پرۆگرامەکە گەیشتینەوە باوەڕێیکە گومان لەوەدا نییە ئەم شەڕ و ئاڵۆزیانی کە ئێستا ناوچەکەی گرتووەتەوە کاریگەری دروست کردووە لەسەر عێراق بە گشتی و هەرێمی کوردستان بە تایبەتی بەڵام بەپی پێویست هەوڵدراوە تا بتوانرێت کاریگەریەکان کەمتر بێت لە هەموو سێکتەرە جیاوازەکان وەک بینیتان ئەو میوانانی لەنێو پرۆگرامەکە قسەیان کرد تاوەکو ئێستا جێگەی خۆشحاڵیە کە جۆرێک لە قەیران یاخود ئەزمە بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان دروست نەبووە ئەشێ لە هەندێک بابەتی جیاوازدا گرفت و کەم و کورتی هەبێ بەڵام پەیوەندی بە بارودۆخەکەەوە هەیە و پشت بەخوای گەورە ئەم جەنگە کۆتایی دێەوەم ئاڵۆزیانە کۆتاییان دێ و ئەم قەیرانانەش لەگەڵیدا هەر کۆتاییان دێ من ئومێدەوارم عێراق بە گشتی و هەرێمی کوردستانیش بە تایبەتی دوور بێ لە ئاگری ئەم شەڕ و ئاڵۆزیانە کۆمەڵانی خەڵکی کوردستان تووشی هیچ گیر و گرفت و قەیرانێک نەبن و ئێوەش بە بەرپرسیارەتیەوە پێداویستەکانتان بەکاربێنن بە زمانە کوردەکەی خۆمان بە زیادەڕۆیی نەکەین لە بەکارهێناندا تاوەکو تووشی گرفت و قەیران نەبین سوپاس کە تاوەکو ئێستا بینەری سۆراق بوون کوردستان ئاوەدان